بناوی خواهی گەورە و مهرەبان ئامادە بوون و میوانانی هێژە زۆر بەخێر بێن. خوشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ ئێوەی بەڕێز بەشدارم لەم کۆنفرانسە گرنگە کە تەرخان کراوە بۆ گفتوگۆکردن لەبارەی سیستەمی بانکی و گەشەپێکردن و گەشەپێدانی خزمەتگوزاریە بانکیەکان بە تایبەتی بانکەکانی کەرتی تایبەت. بە خێراتنی هەموو میوانانی بەڕێز دەکەم، بە تایبەتی بەڕێز عەلی عەلاق پارێزگاری بانکی ناوەندی عێراق. دەستخۆشی لە ڕێخەرانی ئەم کۆنفرانسە دەکەم کە بابەتێکی زۆر گرنگیان هەڵبژاردووە بۆ گفتوگۆ و تاوتوێکردن. بۆ بارودۆخی ئەمڕۆی عێراق و هەرێمی کوردستان چاکسازیکردن و پێشخستن و کارەکردنی کەرتی بانکی پێویستیەکی هەرە لە پێشە بۆ هێنانەدی گەشەپێدانی ئابووری. دروستکردنی سیستەمێکی بەهێز و کاریگەر و چالاکی سیستەمی بانکی ئامانجێکی گرنگی کابینەی نوێیەم بووە، بۆیە کار دەکەین بۆ چاکسازیکردن لە سیستەمی بانکی و بنیاتنانی ژێرخان و بنەمایەکی هاوچەرخ و بەهێز بۆ ئابووری هەرێمەکەمە. لێرەدا پێم خۆشە هەندێک لە پلانەکانمان دەربارەی چاکسازیکردن لە کەرتی بانکی هەرێمی کوردستان لەگەڵ ئێوەدا باس بکەم. لە ماوەی 2 ساڵی داهاتوودا خانەنشینانی هەرێمی کوردستان چیتر ناچار نابن چەندین کاتژمێر لە گەرمای هاویندا و سەرمای زستاندا بۆ وەرگرتنی موچەکانیان لە سرەدا بن، بەڵکو لە ڕۆژێکی دیاریکراودا پارەکانیان دەچێتە سەر حسابی بانکیەکانیان. هەروەها بازرگانیانیش چیتر ناچار نابن بە قەبارەیەکی زۆر پارە لەگەڵ خۆیان هەڵبگرن، بەڵکو دەتوانن بە شێوەی ئۆنلاین چاودێری حسابی بانکیان بکەن و خزمەتگوزاریە داریاکانیان ئەنجام بدەن. هەروەها ئەو کەسانەش کە قەرزی بچووکیان بۆ مەبەستی جۆراوجۆر دەوێت ڕوبەڕووی پرۆسەیەکی ئاسانتر دەبنەوە. ئەو هاوڵاتیانەی لەنەوەوە یان دەرەوەی وڵات دەیانەوێ پارە و بۆ خزم و کەسوکاریان بنێرن چیتر ناچار نابن لە ڕێگەی سەنتەرەکانی حەواڵەوە ئەو کارە بکەن. تا کۆتایی ئەم ساڵ هەزاران فەرمانبەری کەرتی گشتی لە چوارچێوەی پرۆژەی هەژماریمەن تۆمار دەکرێن و حسابی بانکیان لە بانکە تایبەتەکانەوە بۆ دەکرێتەوە بۆ ئەوەی موچەکانیان لەو ڕێگەیەوە وەربگرن. لە ساڵی داهاتووشدا ئەم پرۆسەیە خێراتر دەبێت و ئێمە پابەندین بەوەی تا کۆتایی ساڵی داهاتوو 1 ملیۆن موچەخۆر حسابی بانکیان هەبێت و ئەم بەرنامەیەش خێراتر دەکەین و لەم ڕواوە ئامادەسازیمان کردووە. ساڵانێکی زۆرە لەناو حکوومەتدا گفتوگویەک لەسەرەوە هەیە کە کێ دەست پێشخەر بیت، ئێمە یان بانکەکان. لەم کابینەدا بڕیارمان داوە کە ئێمە ئەم پێشانگاتیە بکەین و بەم کارەش یارمەتیدەر دەبین لە دروستکردنی سیستەمێکی بانکی بەهێز. بڕیارمان داوە کە پشتگیری پلانی بەرفراوانبوونی بانکەکان بکەین، ئەویش لە ڕێگەی ئەم بەرنامەی خوارەوە. دوای ئەوەی فەرمانبەرانی کەرتی گشتی لە بانکەکان حسابیان دەبێت، بە هەمان شێوە کارمەندانی کەرتی تایبەتیش پێویستە ئەو کارە بکەن. بەم شێوەیە خزمەتگوزاری بانکی بۆ سەدان هەزار کەس لە کوردستان بەردەست دەبێت. ئەوکات هانی بانکەکان دەدەین کە لقەکانیان لە سەرانسەری کوردستان زیاد بکەن و لە ماوەی 2 ساڵدا تۆڕی ئامێرەکانی ATM 10 هێندەی ئێستا زیاتر بکرێن. هەروەها کار دەکەین بۆ ئەوەی ئامێرەکانی پارەدانی ئەلکترۆنی لە زۆربەی بازار و مارکێتەکانی کوردستان دەستەبەر بێت. بۆیە پێویستە دام بەوەدا بنین کە تا ئەمڕۆ بانکەکانی کەرتی گشتی نەیانتوانیوە پێداویستی هاوڵاتیانمان دابین بکەن. پشتبەستن بە پارەی کاش گەشەی ئابووری ئێمەی سنووردار کردووە و دەرفەتی ساختەکاری و سپیکردنەوەی پارەی ڕەخساندووە کە ئەمەش دەبێت گۆڕانکاری بەسەردا بێت. هەروەها هەر هاوکاریەکیش پێویست بێت پێشکەشی بانکە تایبەتیەکانی دەکەین بۆ ئەوەی خزمەتگوزاریەکانیان باشتر و خێراتر بکەن. ئامانجمان ئەوەیە پێشبڕکێیەکی تەندروست لە نێوان بانکەکان لە هەرێمی کوردستان دروست بێت و هاوڵاتیانیش ئازاد بن لە هەڵبژاردننی بانکی خۆیان لەسەر بنەمایی باشی و پێشکەوتووی و خێرایی خزمەتگوزاریە بانکیەکان. ئێستا
تا ئێستا لە پرۆژەی هەژماری من 5 بانکی کەرتی تایبەت بەشدارن و هیوادارم بانکی تریش لە داهاتوودا ببنە بەشێک لەم پرۆژەیە. ئەم بانکانە لەسەر بنەمای چەند پێوەرێکی ڕۆن هەڵدەبژێردرێن. لەم ڕۆوە لەگەڵ بانکی ناوەندی عێراق هەماهەنگی کراوە. بۆ نمونە ئەو بانکانەی لقیان لە چەند شوێن هەیە، بانکی دیجیتالین و لە ڕێگەی مۆبایل و تەکنۆلۆژیای پێشکەوتوو خزمەت گوزاریەکانیان پێشکەش دەکەن و تۆڕێکی ئەیتیەمیان هەیە و خزمەت گوزارەی دارایی ئەلکترۆنیان هەیە. دەمەوێت سوپاسی بانکەکان بکەم بۆ پشتگیری بەردەوامیان لە پرۆژە و بەرنامەکانمان و داوایان لێ دەکەم بەردەوام بن لە وەبەرهێنا لە بەرهەم و خزمەت گوزاریە بانکیەکان. هاوڵاتیان ئێمە لە ماوەی داهاتوودا بە خێرایی هەست بە گۆڕانکاری لە ژیانیاندا دەکەن. بۆ نمونە لە شێوازی پارەدان و کڕینی خوراک و سوتەمەنی تا ئەوەی بە ئاسانی لە کاتی گەشتکردن بۆ دەرەوە بە متمانەوە کارتی بانکی و خزمەت گوزاریەکانیان بەکاربهێنن. خاوەنکارانیش دەتوانن سوود لە دەرفەتەکانی بازرگانی ئەلکترۆنی وەربگرن و پارە بگوازنەوە بۆ کاروباری بازرگانی. هەروەها حکوومەت چۆنیەتی پارەدان و کۆکردنەوەی دەهاتیش دەگۆڕێت. بە کورتی کار دەکەین بۆ ئەوەی هاوڵاتیان و بازرگانان بتوانن لە هەر شوێنێک و لە هەر کاتێکدا بیانەوێت دەستیان بە خزمەت گوزاریە داراییەکان بگات. پێویستە وا بکەین کە پارەی جوتیاران ڕاستەوخۆ بچێتە سەر حسابی بانکیان کاتێک گەنم و دانەوێڵان بە حکوومەتی فدرالی دەفرۆشن. هیوادارم بە زووترین کات ئەم گۆڕانکاریانە ئەنجام بدرێن. دڵنیام هاوبەشە بانکەکانی ئەمڕۆمان لە ماوەی 5 ساڵی داهاتوودا دەبنە گەورەترین بانکی ئەهلی لە عێراقدا. لێرەدا بە پێویستی دەزانم سوپاس و پێزانینی خۆم ئاراستەی هەموو ئەولایان و بەڕێزانە بکەم کە لەم ئەرکە گرنگەدا هاوکار و پشتیوانمانن. بە تایبەتی سوپاسیا هاریکاری و پشتیوانی بەڕێز عەلی عەلاق پارێزگاری بانکی ناوەندی عێراق و تیمەکەی دەکەم کە بەڕێنوێنی و پشتیوانی سەرۆکوەزیرانی حکوومەتی فدرال بەڕێز محەممەد شیع سوودانی بەردەوامن لە هەماهەنگی و هاوکاریکردنمان لە بوارەکانی ئەنجامدانی چاکسازی بانکی و بەڕێوەبردننی گەنجینە. سوپاس بۆ پشتیوانی و پشتگیریان. ئێمە بەردەوام دەبین لە هەماهەنگی و هاوکاریکردن لەگەڵ حکوومەتی فدرال لەسەر ڕوبەڕووبوونەوەی سپیکردنەوەی پارە و کارکردن بۆ سەقامگیرکردنی دیناری عێراقی. لەسەر ئەم بابەتە خوشحاڵم بەو پێشکەوتنانەی ئەم ساڵ لە بەرەنگاربوونەوەی سپیکردنەوەی پارە و پارەدارکردنی تێرۆریستان بەدەستمان هێناوە. پێویستە کاری زیاتر بکرێت و ئێمەش ئەوەی لەسەرمان بێت لەم ڕواوە دەیکەین. بەڕێزان، لە کۆمەڵگە وڵاتانی پێشکەوتوو هەبوونی سیستەمێکی پێشکەوتوو و چالاکی بانکی یەکێکە لە پێداویستیە سەرەکیەکانی ژیانی ڕۆژانەی خەڵک. لە هەمان کاتدا سیستەمێکی بانکی هاوچەرخ و بەهێز هاوکار و یارمەتیدەرێکی بەهێزی گەشەپێدانی ئابووریە و خزمەتگوزاری دارایی و کاراسانیەکی زۆریش پێشکەشی خاوەنکار و وەبەرهێنەران دەکات. تەنانەت دەتوانین بڵێین بەهێزی سیستەمی بانکی لە هەر وڵات و کۆمەڵگەیەکدا بنەما و مەرجێکی سەرەکی بەهێزی ئابووریشە، چونکە هەبوونی سیستەمێکی بانکی بەهێز و کارا ژینگەیەکی لەبار بۆ گەشەی ئابووری و بازرگانی دەستەبەر دەکات. بێگومان یەکێک لە کێشە واستەنگە سەرەکیەکانی بەردەم هەبوونی سیستەمی بانکی بەهێز و پێشکەوتوو لە عێراق و هەرێمی کوردستان نەبوونی متمانەی خەڵکە بە بانکەکان. ئەمەش زۆر هۆکاری لە پشتە. لە سەرویانەوە نەسەقامگیری دۆخی سیاسی و ئابووری وڵات و تەشەنەسەندنی گەندەڵی بە شێوەیەکی فراوان کە وای کردووە هاوڵاتیان متمانەیان بە بانک و دامەزراوە داراییەکان نەمێنێت. بەڵام ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هاوکاری و یارمەتیەکی پێویست پێشکەشی بانکەکان دەکەین بۆ ئەوەی بتوانین متمانە لە نێوان بانکەکان و هاوڵاتیان دروستکەین. ئەویش لە دڵنیاییدان لەسەر پاراستنی سەرمایە و سامانی خەڵک لە بانکەکاندا. هەروەها بانکەکانیش پێویستە خزمەت گوزاریەکانیان بەرفراوان بکەن واتە بە هاوکاری و هەماهەنگی حکوومەت و بانک و هاوڵاتی دەکرێت ئەو متمانەی کە پێویستە بە بانکەکان هەبێت دروست بکرێنەوە. بەهۆی نەسەقامگیری، بارودۆخی سیاسی و شەڕ و نائارامی لە ساڵانی ڕابردوودا عێراق و هەرێمی کوردستان
پێویستیان بە پرۆسەیەکی بەرفراوانی ئاوەدانکردنەوە و بنیادنانی ژێرخانی ئابووری هەیە لە هەموو کەرتەکاندا. و ئەم مەبەستەش هەبوونی سیستەمێکی بانکی چالاک و پێشکەوتوو هۆکارێکی سەرەکی و یارمەتیدەرە بۆ ئەوەی بتوانین کاروانی چاکسازی و ئاوەدانی درێژە پێ بدەین. ئەو هەنگاوانەی بەڕێز محەممەد شیع سوودانی و حکوومەتی فدراڵ و ئێمەش لێرە لە هەرێمی کوردستان دەستمان پێکردووە جێگەی ئومێدێکی زۆرن و دەتوانین بە هاوکاری و پشتیوانیکردنی یەکتر پێشکەوتنی بەرچاوی ئابووری لە ماوەیەکی نێزیکدا ببینین. جارێکی دیکە دەستخۆشی بەستنی ئەم کۆنفرانسەتان لێ دەکەم و هیوادارم ئەنجام و ڕاستپاردەی باشی لێبەرهەم بێت لە پێناو بەرە پێشبردننی کەرتی بانکی و دۆخی ئابووری بەگشتی. هەر شاد و سەرکەوتوو بن و وڵاتی شەراوەدان بێت.